میوانداری زۆر بەڕێز کاک بورهان عەلی سکرتێری یەکێتی پیاوانی کوردستانمان کردووە بۆی قسە و گفتوگوی لەگەڵا بکەین لەسەر ئامارەکانی توندوتیژی لە ساڵی 2025 بزانین لە ماوەی ئەم 11 ڕۆژەی ساڵی 2026 حاڵەتێک تۆمار کراوە یاخود کار و چالاکیەکانی ئەم یەکێتێ لە خۆی لە چیا ئەبینێتەوە و چەندین پرسیاری تریش کە دواتر لە نێو بەرنامەکە لەگەڵ سارەیە ئاراستەی کاک بورهانێکی کاک بورهان زۆر بەخێر بێت و خۆشحاڵێکان بێنێ لەگەڵمان زۆر سپاس بەیانی خۆتان و بیسەران و بینەرانتان باش زۆر سپاس کاک بورهان ینی یەکێتی پیاوانی کوردستان حەزەکەم تۆزێک بە کورتی باسێکی مێژووەکەی و دامەزران و شتەکەی بکەین لەکەیەک و دامزەوە گرنگیەکەی بۆ چێگەڕێت و دواتر بینە سەر ئامار و بینە سەر حاڵەتەکانی تر. ڕێکخراوی شیوان کوردستان ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیە ئامانجی داخۆکردنی مافی مرۆڤ بەگشتی و پاراستنی مافەکانی ڕێگەز نێرینەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستان. سەرەتای گەڕانەوەی دامەزرانی ڕێکخراوەکە بۆ ساڵی 2005 بۆ 2007 دەچێت ئەو کاتە ڕژێمی بەغا تازە ڕووخا بوو. عێراق و کوردستان ڕویان کراوە بە ڕووی ڕێکخراو نێودەوڵەتیەکانە ساڵانە ئامار لەسەر توندوتیژیەکان دژی مافی مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستان بڵاوە کرایەوە کە هاتە سەر پرسەکانی ژنان هەستمان نەکرد ئاماری توندوتیژی و سکاڵەکانی دژی ژنان و کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان لە چاو ناوەڕاست خۆری عێراق زیاد بوو. دەسێت دامەزرێنی ڕێکخراوەکە 15 کەس بوو بە دوواداچوورمان کردمان بزانین ئایا ئەمە واقعە تاکی نێرینەی کورد بەو جۆرە تاکێکی توندوتیژکەر و شەڕەنگێزە بەرامبەر بە ڕێگەزیمێنە لە چاو ناوەڕاست خۆری عێراق یاخود نەخێر ئامانجێک لە شێواندنی ئامارەکان هەیە گەیشتنەوە ئەنجامەی نەخێر بە ئێستاش تۆ لە ناوەڕاست خۆری عێراق بەداخەوە ڕۆژانە کە ئومێدەوارین لە هیچ شوێنێک توندوتیژ بەرامبەر هیچ مرۆڤێک نەکرێت لەسەر هیچ بنەمایەکی ڕێگەزی بەران لە ناوەڕاست خۆری عێراق ئافرەتان نەکوژێن و بە شێوەیەکی خراپ تەعامل مامەڵان لەگەڵاکرێ بەڵام لە هەرێمی کوردستانە ئێمە ئەگەرسەی بانگراوەندی ساڵی 91 لە دوای ساڵی 91 کە ڕاپەڕین لە هەرێمی کوردستانە ڕوویداوە و پەرلەمانی کوردستان حکومەتی کوردستان دامەزراوە لەوانەیە لە زۆر بوارە پاش یا دوا کەوتە بێ یانێت توانێت وەکو پێویست خزمەتی کۆمەلگا بکە بەڵام لە داوکردنە مافەکانی ژنانە هەنگاوی باشی ناوە و پەرلەمانی کوردستان توانی بووی کۆمەڵک گۆڕانکاری باش لە یاساکانی باری کەسێتیا لە بەرژەوەندی ژنان بخوازێ حسمان کرد لەوەی ئەمانەیە ئەم کۆمەلگای پێویستی بە ڕێکخراوێکە لەبەرێ ئەوەی کۆمەلگای کوردی بە ئێستاش ئێمە کێشێکی نەتەوایەتیمانەیە تاکی کورد بە ڕێگەزی نێر و مێوە سەرقاڵی مەسەلەن نەتەوایەتیەکەی زیاتر لە مەسەلا کۆمەڵایەتیەکەی ڕێکخراوێکە بێ یەکەم جار بۆ هاوکاری و شارکردنەوەی پیاوان بە ئەرکەکانی و بەرەو پێچوونی گۆڕانکاریەکان و لە هەمان شەیشە پیا و مرۆڤ بە پێویست زەکاتی تر کاتیەوە هاتووە ڕێکخراوێکەکەی بۆ داگرکردن مافەکانی هەوڵ بدات لە ڕێگای ئەو بیرپیا و سەلارەی کە لە ڕابردووە هەبووە بۆ بەدەستێنانی دەسەڵاتی ئەم جا پەنا بردە بەر ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی و لە ڕێگای کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوی لە ڕێگای دادگاکان و توندوتیژی خێزانیە و کەشەکانی چاسەر بکرێت لێرەوە ئامانجمانیا بیرۆکەی دامەزراندنی ڕێکخراوێک کرا بۆ هوشیارکردنەوەی ڕێگەز نێرنن لە کۆمەلگای کوردیە. دەستەکانی خۆش بێت. کاک بورهان بە سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەو جۆرانی توندوتیژی چین جۆرەکانی و مەرجە ئەم توندوتیژیە لەلایەن ئافرەتێک و بەرامبەر پیاوان بکرێ خۆت پیاوێک بۆ پیاوێکیش دەچێتە ئەو چوارچەیەوە بێگومان ژن و پیا و مرۆڤن هەموو ئەو توندوتیژیانەی بەرامبەر بە ژنان نەکرێت بە دیوەکتی بەرامبەر بە پیاوان ئەکرێت بەڵام لەوە چێ ئەو جیاوازەی فیسیۆلۆژی جەستەیی کە لە نێوان ڕێگەز نێرومیا هەیە وای کردووە زیاتر ئێمە کە باز لە توندوتیژیەکەین بچینە فۆکس خێنسە توندوتیژە جەستەیەکە بەڵام توندوتیژی زارەکی و دەرونی و پێڕێزی و شکاندنمان هەیە ئەمە بەشێکی زۆر لە پیاوان سکاڵان لەوەی هەیە کە لە بەرامبەر ئەو ئەرکانێک کە لە خەزانە پیان سپێردراوە لە بەرامبەر ئەو ڕێز مافەکانیان ناگیرێ بۆیە واری دەهمەوە توندوتیژانەی کە ڕۆژانە بەرامبەر بە مرۆڤ تۆمارەکەی بەرە پیاوی بە هەمان شێوە تۆمارەکەی ئێمە گەر وەکو بانگراوندێک سەیری ئاماری ساڵی 2025 بکەین کە لە کۆی ساڵەکە 16 تۆری سکاڵا لای توندوتیژی لای ئەمە تۆمار کراوە مەرج نییە هەمووی ئەمە توندوتیژی بێت سکاڵاشمان هەیە چکم توندوتیژی جیاوەی کە توندوتیژی بەرامبەر کەسەکە هەشە سکاڵای ئەوەی هەیە کە شکوای هەیە بۆیە ئێمە لە کۆی 611ەکە دەکردنی پیاوی بەتەمەن 53 حاڵەتمان هەبووە خیانەتی هاوسەری 35 کەیسمان هەبووە توندوتیژی جەستەیی 12 کەیسمان هەبووە تەداخڵکردنی کەسکار لە ژیانی هاوسەرگیریە 241 کەیسمان هەبووە و فشاری دەرونی سێکسی 9 کەیسمان هەبووە دەست بەسەراگرتنی موچە 13 کەیسمان هەبووە دەست بەسەراگرتنی مناڵ یاخود بەڵێ بێبەشکردنی باوک پاش جیابوونەوە ئێمە لەبەرەوەی بەداخەوەکە لە کۆمەلگای کوردیا ئەم پرۆسی هاوسەرگیری لە پاشەکشایە بەڵام ئاماری تەلاقیش لە بەرزبوونەوەیە بەداخەوە باوەکانێکی زۆری شێ نەفەقە و پێداویستی مناڵەکانیان ئەدەن بەڵام پاش جیابوونەوە مناڵەکانیان نابینن 214 کەیسمان هەبووە
فشاری هەڕەشەی ئەلکترۆنی و میدیایی 13 کەیسمان هەبووە دەست بە سەراگرتنی مۆڵک 14 کەیسمان هەبووە سکاڵای کەمخستنەوەی وەچە حەو کەیسمان هەبوو ئەمە زۆری سکاڵەکانە کە پرۆژانە پیاوە ئێمە تۆماریەکە کاک بورهانانی ئەو سکاڵا و توندوتیژانەی کە باسە کرد ئەو حاڵەتانە ئێوە چیان بووەکەن وەکو یەکێتیەکە وەکو یەکێتی پیاوان چی بۆ ئەم کەساناکەن کە پیاوێک ڕوو لە لای ئێوە ئاکات بۆ ئەوەی هاوکاری بکەن ئیتر توندوتیژی بەرامبەر کرابێ نەخێر دەست بەسەری موچیا بێ نهێشتنی بینینی مناڵەکەیەتی هەر حاڵەتێک ئێوە چی ئەکەن چ کار ئاسانەیەکیان بۆکەن خۆی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی لە هەر شوێنەکە دامەزرێ لە دەرئەنجامی کێشەیەک یا ڕووداوێک ئەحداسێک یاخود لە ئامانجی خزمەتکردنیش پرۆژەیەکە دامەزرێ ئامانجی ئیشی ڕێکخراو ئەوەیە کە هەڵەستێ بە کۆکردنەوەی هۆکارەکان وەرداوەکان و پێشنیاری چارەسەرکردنەکان ئەمە چێتە بواری حکوومەتەوە بواری دەسەڵاتی جێبەجێکردنەوە چارەسەرکردنی کەیسەکان بەڵام ئێستا بەداخەوە ڕەوانەی ڕێکخراوی کوردستان وەکو ڕێکخراوەکانی ئەپتان و ژنانی داتوێ لە ساڵی 91 تا 2003 ئەوانیش لەبەرەوەی ئەو ساکە هیچ دام دەستگاهی حکوومەت بەڕسمی نەبوو بۆ دەداچوونی کەیسەکانی ژنان بووبوونە ناوەندی وەرگرتن دەداچوونی چارەسەرکردنی کێشەکانی ژنان ئێمەش ئێستاوامان لاتەوە بەداخەوە ینی ڕۆژانە لەوانەی کەیسێکی زۆر ڕۆمانتیەکە دوو جۆر کەیسن جۆرێکان ئەوانە کە نەچونە دادگاکان ئەمانە تۆ بە دۆداچوونی بۆەکەی پەیوەندی پێوەکەی بزانانی لە چووە ئەرقەلە وەستاوە ئیشەکە وەستاوە جگەل لە لایانی دادگا و قانونی و یاساییەکە هەوڵی لایانی کۆمەڵایەتیش کە لە ڕێی کۆمەڵایەتیە جۆرێکی ئەوانی کە نەچونە دادگاکان ئێمە ئامانجمان ئەوەیە کە لە ساڵێک هەیە خێزان لەبەری کەڵنەوەشێتەوە چکم لەم کۆمەلگا شەرقیانە مناڵ قوربانی یەکەمە لە کەیسەکانە گوێ لێە ئەمانە پەیوەندی بە کەسی بەرامبەریەوەکەی و پەیوەندی بە کەسی پشت بەرامبەریەوەکەی هەوڵی دانیشتن و لە تێگەیشتن و بەرامبەریان بکەیتەوە یاخود ئەوانەی کە چوونەتە دادگاکان تۆ ئەگەر پێویست بە پارێزەر بێ بە هەوڵی پارێزەری بۆ دابینکەی ئەگەر پێویست بە پارێزەر نەبێت تۆ متابعەی ئەکەی بزانانی ئایا لە بەڕاتنیشن توندوتیژی خێزانی لە دادگاکانی باری ئەحوالی دادگاکانی باری کەسەتی تا چەند لەسەر بەلەمای مرۆڤ بوون تەعامل لەگەڵ کێسەکان ناکرێ ئەمە ئیشی ڕێکخراوەکەی ئەمە بە ئەمان شۆش پرۆژە و بۆ پێشنیارمان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی دێنن لە سەڵاتی جێبەجێکردن یاخودکا و کاتانی کە پەرلەمانی کوردستان لە کارە لەگەڵ پەرلەمانی کوردستانە پرۆژەمان هەیە لە گۆڕانکاری یاساکانی باری کەسێتیە لەسەر بنەمای مرۆڤبوون گۆڕانکاری لە یاساکانی باری کەسێتیا بکرێت. کاگوران باسەلەوە کرد کە کیسی دەرکردن هەیە باسی هەڕەشەکردن هەیە وەکو ژنان چۆن هەمیشە هۆشیاری دەدرێت بە ژنان و بە خانمان بۆی کە ئەگەر غەڵەتێکیان بەرامبەر کرد هەڕەشەیەکیان بەرامبەر کرا بچن سکاڵای خۆیان تۆمار بکەن تا چەند ئێوەش کارتان کردو بۆی کە پیاوان هۆشیارکەنەوە لەوەی کە ئەگەر شتێکیان بەرامبەر کرا ئێوە بچن یارمەتیانیان یا سکاڵا تۆمار بکەن. ئێمە کە ڕێکخراوەکەمان دامەزرا و کاتە لە ساڵ 2007 بەڕێوەتنیشتن توندوتیژی ئافرەتان هەبوو لە هەرێمی کوردستانە یەکەم کارمان ئەوە بووکە هەوڵماندا ئەم بڕێوەبەراتە بگۆڕە بێ بە توندوتیژی نێشتنی توندوتیژی دژی خێزان کە بوو بە خێزان پیا و ژن ئەگرێتەوە مناڵ و بە سەڵاتچوو ئەگرێتەوانێ ئێمە هەوڵ دێن ئەو کەسانی کە هەیەتە لامان ئەوانەی کە پێویستیان بەوەی کە هۆشیاریان بینێ ڕووکەنە توندوتیژی خێزانی چونکە بەڕێوەتی نێشتنی توندوتیژی خێزانی چۆن ئامانجی پاراستنی مافەکانی ژنانە بە هەموو شێوازەکانی بە هەمان شۆ ئامانجی پاراستنی مافەکانی پیاوانیشە ئەمە تۆزە تاکو ئێستا لای ئێمە لە بەڕاستی وەرنەگیراوە و مەفهومەکە نەگەیشتووە و بەداخشلوانی لە بەشێک لە شوێنەکانە ئیشی ئیشی بەڕاتن توندوتیژیەکە هەر لەسەر پاسکۆ توندوتیژی ژنات بەڕێوە بۆیە تا ئێستا پیا وشیار نەبێتەوە پەنا بێتە بەر ئەم بەڕێوەبەرایەتی ئێمە هەوڵ دەدەین کە چی وەکو ڕێکخراوەکە کەیسەکان وەرەگرین داداچوونی بۆکەن چی ئەوانەی کە پێویست ئەکا بیان یارمەتی توندوتیژی خێزانی و لەوێ لەگەڵیانە زۆر سپاس جانەکە چکم بەڕاتی نێشتنی توندوتیژی خێزانەکان زۆر هاوکارمان بوون چکم بەشێکی زۆر لەو کەسانێتە لامان ئەوانن کە کێشەکانی چێتە توندوتیژی خێزانی هەستەکەن لەوێ لەسەر بنەمای جەندەری یا بنەمای ڕێگەزی تەعاملیان لەگەڵاکرێ ئێمە تەداخل لە کێسەکان ناکەین تاوەکو بتوانێت کە هەست بەوە بکات کە لەسەر بنەمای مرۆڤبوون تەعامل لەگەڵ کێشەکە ئاکرێت. کاگوران ئەو حاڵەتانە یاخودەم ڕووداوانەی کە ڕوویان ناوە ئەم توندوتیژیانە زیاتر کام ناوچانە ئەگرێتەوە لە ڕووی بڵین جوگرافیەوە کوێ ئەگرێتەوە شارە گەورەکانن یاخو ناوچە دوورە دەستەکانن قەزا و ناحیەکانن کوێن زیاتر گۆڕانکاریە کۆمەڵایەتێکە سۆشیال میدیا و دیجیتال میدیا جیهانی کردو بە شارێکی بچوو بۆ شارەکانیش کردو بە گوندێکی بچوو
لەوانەیە بڵێن زیاتر ئەو سکاڵیانەوە ئەو کیسانیتە لای ئێمە ئیشارەکانن نەگی قەزاکە شارۆچکە و گوندەکان چکوتاچە لەم کۆمەلگا شەرقیانە بنەمایەکی خێڵەکەی لە گوندەکانە ماوەتەوە کەمتر کێشە تونند و تیژەکان بە تایبەتی ئەوان بەرەمبەر پیاوان تۆمارەکەی لەوان یا لەوانێت چێ تاکو ئێستا شەرم بێ پیاوە باسی کەچەکانی دوایینە سەر ئەو بابەتە شەرم باسی کێشەکانی خۆی بکە بەڵام زیاتر لە شارەکانن بەس ناتوانین بڵێن ئێستا زۆرجا بەشێک لە ڕێگان کارەکان ئانەوێ مەفۆکسکەن سەر لەم شاران تو دیجی پیاوان زیاتر لەوانەیە لە شارێکە بەهۆی باری ڕۆشنبیری کۆشارەکە سکاڵای پیاو زیاتر بێ بەڵام لەوە چێت کوشتنی پیاوان بەهۆی کەشە خەزانەکەنەوە خۆشتنی پیاوان لە شارەکانی تر زیاتر بێ نەکرد لە هەرێمی کوردستان ئێمە متابعەکەین ڕۆژانەی ناوڕاست و خاوەری عێراق چکمێش پەیوەندێکی زۆرمان پێوکرێن ڕاگەاندەکانەوە هەست دەکەین هەموو یەک کێشە هەیە ئێمە کاتێک هەڵسەنگاندن بۆ خێزانی کوردی ئەەکەین و لە ناویشە بۆ کێشەکانی ڕگەزینێرنی کوردەکەین ئێمە وڵاتانی چواردەوریشمان متابعەکەین سیرەکەین بە هەمان کێشە گۆرانکاری کۆمەڵایەتەکان سۆشیال میدیاکە وای کردووە کێشەکان جیهانگیر بێ یاخود بڵێ بە شێوەکان سەرجەمگیر بێ هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەمان کێشیان هەیە ڕگەزینێر و بە هەمان شێوە کێشە خەزانەکان بەڵام لەوە لە شارێکە لە ئاستی کراوەی شارەکە جیاواسی بێگە شارێکتر لەم شارە سکالا زۆرتر بەڵام لەو شاراسەیەکە کوشتنی پیا زۆرترە بەوەی کەشە خەزانەکانەوە لە شارێکتر خۆکشتنی پیاوان بۆی کەشە خەزانەکانەوە زۆرترە بۆی ناتوانین ئێمە فۆکسکەین سەر شارێک بڵین تەنها لەم شارە سکالا توندوتیژی پیاوان بەرزە لە چاو شارەکانی ترە باشە کاتە کەم جۆری توندوتیژی زۆرترینە بۆ من لە ماوەی پێشوە لەسەر پرۆگرامێکمان لەسەر هۆشیاری یاخود توندوتیژی دژی ژنان سوشیال میدیا و بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ هەڕەشەکردن زۆرترین بوو لە هەڕەشەکردن و یاخود سکاڵای پیاوان کامیان زۆرترینە لای پیاوان تەداخڵکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگیریە زۆرترینە جاران کەسوکاری خێزان دەستی هاوکاری و چارەسەرکردنی کێشە خێزانیەکان بوون بەڵام ئێستا نەک ئێمە جاران لە ساڵانی ڕابردووە هەستمانەکە تەنها چینە گەنجەکان کە ئەسنە پرۆسیاوی سەرگیری و بەریەکەوتن دروست بێ لەلایەن ئەوانەوە زیاتر ئەماری تەلاق بەرز بوو کەسوکار هۆکار و بەڵام ئێستا سەیرەکەن لەم 2 ساڵی ڕابردووە بەتابەتی دوای ساڵ 2020ەوە هەستەکەین کەسوکاری هاوسەر بلەوانی بۆ هەردوو لای ئێمە وەکو پیاو لەبەرەوە دیفاع لە ڕێگەزینێرنێک و کەسی پیاوەتی لەمەلەوەن لە ژناش بەمان شێوێ تەداخڵکردنی کەسوکار جاران یعنی کێشەی ژن و پیاوە کێشێکی ئاسایی لێکتێ نەگەشتنێکی بەسیتە ئەگەر بۆ چەند سەعاتێک لە ماڵەکە یا بێدەنگی هەڵبژێرن یا چوونە دەرەوەیەک بێ و بە ئەمانجی گەڕانەوە بێ ئاستانتر کێشەکە چاسەر بێ لەگەڵ ئەم کێشەچێتە دەستی دووسیەوە ئەسڵەن ئەم کێشە هەرون ئەبێ ئەوە نە کێشەی گەورەتر و منافەسەی گەورەتر و خۆ فرەستکردن و دەشکردنەوە تا دروست بێ بەداخەوە بەشێکی زۆری تا باری تەلاقەوە تەداخڵکردنی کەسوکار بە شێوەیەکی بێویژدانانە بە شێوەیەکی نابەرپرسانە زۆر لە ئامارەکە کە ئێمە تەماشاکەین لە ساڵی ڕابردووە 240 حاڵەتی تەداخڵکردنی کەسوکاری ژیانی هاوسەرگیریە بووە کە بەشی زۆر چوتە باری تەلاقەوە بەداخەوە کاک بورهان ینی کوشتنی مرۆڤ هەر ڕەگەزێک بێت خەم و خەفەت و ناخۆشی خۆی هەیەوە مرۆڤ یەکێکە لە پیرۆستترین بوونەوەرەکان لەسەر زەویە بەڵام پرسیارێک لێرە دروستە بێت جەنابە باس لە کوشتنی پیاوان کرد بۆ کە کاتێک خانمێک ئافرەتێکە کوژرێت دەنگانوەیەکی زۆر بە دوای خۆیان هێنێ جاییتر لە سوۆشیال میدیایە بێ لە میدیاکانە بێ هەر لە ناو کۆڕ و کۆبوونەوەکانە بێ بەڵام بۆ کوشتنی پیاوێک ئەو فەوزایە خۆت ئەو دەنگۆیانە دروست ناکات لە دوای خۆی هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە ئەمە بەداخۆ ئەنی ئەمە بە هیچ شێوەیەک لەگەڵ هیچ سنووتیژیەکانی لە بەرامبەر مرۆڤە و کۆتایی هێنان بە ژیانی مرۆڤ ئیتر ژن و بێ پیاوە بێ هەر گەگمان هەر مرۆڤە بەڵام تاکو ئێستا بەداخەوە لە بیرە خیاڵێکێکەوە بۆ چوونە کۆمەڵایەتەکە وایە لەوە چێ کاتێک هەر شەرمیش بێ لەوانێ ئێمە چەند کەسێکە بۆ پیاو بۆ بۆی کەشە خەزانەکانەوە کوژراوە یا پیاو بە لە دەرەنجامی کەشە خەزانەکانەوە خۆی کوشتووە هەر دەست بە دەرخۆنە کراوە ئەو کوشتانە ڕاتەگرم کاک بوونان ئەو کوشتانە لەلایەن بڵین خێزانەکەی خۆی کراوە لەلایەن کەسوکاری ساڵانە ئەمساڵ بڵێن ساڵی ڕابردوو ئامارەکە دوو بەرامبەر زیایی کردووە ساڵانە لە 5 بۆ 7 کەیس هەبوو لە ئێمە لەگەڵ هاوسەر بوو لەگەڵ خەڵکیترە دەستی تێکەڵە کرد هاوسەرەکەی ئەو کۆژیجا بە شێوەیەک لە شێوەکان یاخود خۆی لە شوێنەکە بەریکەوتنێک دروست بوو بەداخەوە پەنای بەدە بەرکوشتنەکە بەڵام بەداخۆی ئێمە ئێستان بووە کەسوکاری هاوسەر سەرێکی بەشێکی زۆر لەم کوشتانە کاتێک کەیسێکەوە لە محکەمە دانیشتنێکە بۆ پاش گەڕانەوەی لە دادگا دەرچوونە دادگا سێکی بەداخەوە لایەن کەسوکاری هاوسەرەکەیەوە پەناهەڵی کوشتنی پیاوەکان دا و چەند کەیسێک لەو حاڵەتە تۆمار کراوە لای ئێمە ساڵی ڕابردووە
ئەو هۆکار و پاڵنەرە چێک کاتە گەنجێک داوای کچێکە کات ئەچێتە پرۆسیاوسەگیرەوە حەزەکە هەموو کەس و کارەکەی بەرێ و لەوێ پێشکەشیکە و بتوانێت ئەزەمەتی خۆی من نەکەن لە مرۆڤ لەسەر دەمجانەر بەرانە هەست دەکات حەز ئەکات لە بەرامبەر ئەو مینێک ئێوە دڵی بەدەستی بێنێ هەموو ئەزەمەتی خۆی پیشان بدات بەڵام ئایا ئەو پاڵنەرە چییە ئەگاتە دەرەنجامی وی بە کوشتن کۆتایی بێ ئەمە کارێکی خراپە بۆی ئەمامانوێت استقلالی و خۆشەویستیە کراوە تاکی کورد وشیار بکەینەوە لەوەی کە ئیتر بۆچی ئەم خۆشەویستی و ئەم پیشاندانە بۆ بە کوشتن کۆتایی بێ بۆ بە لێک تێگەشتن و جیابوون و کۆتایی نەیات کاک بورهان تا جەنابە ئاوەکەشتە خۆی یعنی هەستەکەی ئەم خۆشەویستی کە پیاو هەیەی بۆ خانمان و بە تایبەت کە جەنابە باسی شەکرد کە ئێوە ئەو لێکۆڵین و بەحسانەی کە کردوتانە کە لە خواروی عێراق چۆن و پیاوانی کورد چۆنن بەرامبەر بە ماڵ و بەرامبەر بە خێزانیان هەستەکەی ئەمە ئیستیغلال بوونێکی شیتیا بێ لەلایەن خانمان و یاخود لەلایەن هاوسەرەکانیەوە بەرامبەر پیاوەکان بۆ سوونی هەیە بەڵێ هەستەکە ئیستیغلالێکە بێ ماستەکەین تاکی نێرینەی کوردێک نێژۆشاتی ناوەڕاستایەک لەو تاکانەی کە زۆر پابندە بە خێزانەوە بە زۆر ئێتیمامی هەیە بە تایبەتی ئێستا باوکانێکی زۆر نەکرد بە خێزان بە مناڵیشەوە ئەنی ئەگەر تەماشا بکەی بەیانیان شتێ بەردەمی باخچەی ساوایان بەردەمی قوتابخانەکان لەوانەیە ئەگەر ئامارێک وەرگری لەوانەیە باوکان لە دایکان زیاتر من مناڵەکانیان دێن و ئەبن یا ئەچتە ناوەندە ئەو شوانەیە کە یاری مناڵان لەوانەیە باوکان بە شێوەیە گەشەوەکان یعنی بەداخەوە لەوەش ئەچێ بەڵێ وەکو شێوەیە گەشەوەکان ئیستیغلالێک کرابێ بەڵام ئێمە بێت تاگ و شیارکەینەوە ڕێز لەم بەرەو پێشچوونەوە ڕێز لەم تەسحێدانە بێت و بتوانین وەکو لەسەر بنەمای خۆشەویستی و مرۆڤبوون تەعاون لەگەڵا بکرێت. بەڵێ کاک بوران ئەم ئامارانی کە لە بەردەست بەڕێستایی هەرێمی کوردستانە یاخود عێراقی شیتیایە یاخود هەموو شارەکانە یاخود یەک شارە بە دیاریکرا ئەم ئامارەی لای ئێمە لە زاخۆ تا خانەقی نیتیایە بە پارێزگای کەرکووکیشەوە ئامارەکە هەموو شارەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە ئیشی ڕێکخراوەکەش لە ئەجەندای هەرێمی کوردستانە کارەکات بەڵام ڕۆژانە هەم ڕاگەیاندنەکانی ناوەڕاست خواروی عێراق و هەم ئێمەش لەوێژ ڕۆخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەم دام دەستگا ڕسمیەکانی پەیوەند بە جەندەری خێزانی و پەیوەندیمان پێوەکەن ئانەوێ هاوشێوەی ئێمە بتوانین کە ڕێکخراوێکدا بمەزرێنن متابعاکەین ئێمە بۆ ئەوەی بتوانین باڵانسی خێزان وەرگین و باڵانسی ئاراستەی ڕۆشتنی ئیتیجاهی تاکی کوردی بەڕگەزی نێورومێوە بەچی ئاراستەیەگەڕۆ ئایا ئێمە لە چاو ناوتەوەکانی چواردەورمانە لەگەڵ ئەوانین لە دوای ئەوان لە پێش ئەوانەوەین بەڵێ بەرەوەی متابعی ئەوەمان هەیە بزانین ئەجەندای تەعامل و کارکردنەوەی بیرکردنەوەی تاکی کورچۆنە بۆی مەجبورین بەوەی کە متابعی هەم ناوەڕاست و خواروی عێراق هەم وڵاتانی چواردەوریشمان بکەین بزانین ئایا ئەو ئامار و داتایی کە بڵاوێکە تو ئێمە ناکرێت لەسەر لێکۆڵنەوە ئامار و بەراوردەکانمان بە وڵاتێکی وەکو پێشکەوتوی ئەوروپا وڵاتانی ئەوروپاوە بێ یا وڵاتانی ئەمریکاوە بێ ئێمە تەنها ئاماردەکانی وەریانگەن ئێمە بەراوردکەین بە وڵاتانی چواردەوری خۆماندا بۆ بەراوردە باشترین یا خراپ نا باشترین یعنی زۆر باشین بە ڕگەزی نێورومێوە خێزانی کوردی یعنی ئەوەی کە تاکو ئێستا توانیوتی بەهار نەتەوایەتەکەش پارێزێ پابەندبوونی تاکی کوردە بە ڕگەزی نێورومە بەڕستنی بەها خێزانێکەوە وای کردوکە بتوانین هەتا دابوونەوەیەکەشمان پارێزی نەچاو نەتوانین چواردەورمانە. باش کاک بورهان شەڵتەر هەیە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیە بۆ پاراستنی و کەسانی کە توندوتیژیان بەرامبەرەکرا خۆت لەوێ ئەیان پارێزن ئەم شەڵتەرە بۆ پیاوانی ژەم شتە هەیە خۆی یاسای باریکە ستی لە گۆڕانکاریەکە کە کراوە لە ساڵ 2011 ئەبێ هەموو ئەوانێک کە بۆ ژنان هەیە لەلایەن بەرەکەم شڵتەرلایەن دامدەستەکانی حکوومەتەوە سەرپەرچەکرە و توندوتیژی خێزانیەوە چکم بەرپرسێرەتیە تۆ کاتێک ژیانی پیاوێک لای خۆت گلە دێتەوە لە شەڵتەرێکە و کەیسە گلە دێتەوە لای خۆتخوا نەخواست ئەو حاق کەیسە بە هەست حاڵەتێک گیانی لە دەستبات وەکو بەرپرسێتێک سەدا ئەستۆی ئەو ڕێکخراوە ئەو ناوەندەی کە وەریەگرێت ئەمە لەسەر توندوتیژی خێزانە و شەڵتەرانی کانە چۆن بۆ پاراستنی مافەکانی ژنانە بە هەمان شێوە پیاوانی بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەو فعادەتە کۆمەڵایەتەکە وای نەکردو بچێتە لای ئەوان و ئێمەش ناتوانین ئێمەش تاوەکو ساڵی 2021 چەند سەرمایه‌دارێک هەبوو لە شارەکانە تکتی ئوتێلیان ئەداینێت تکتی ئوتێلمان هەبوو لە 5 تا 10 حاڵەتمانە بۆ پیاوانەی کە بۆی کێشە خێزانەکان و لە ماڵ دەرەکرێن ئەچوون ئەو میوانخان و ئوتێلانە لەلایەن ئەوان و مەسرفیان ئەکرا شوێنی مالەوان بۆ دابین نەکرا بەڵام تاکو ئێستا لە ڕێکخراوەکەی خۆشمان لەوانەیە تا 5 حاڵەتی وەرگرتنی و کێسانەمان هەبێت لە خۆمان ضرورە هەبێت بوونی هەبێت یەکمان ضرورە چووکم بۆچی
کەیسی خێزان کەیسێکی ڕگەز نێر حەزەکە داخراو بێت هەتا حەز ناکە کەسەنجەکانی خۆی بنێت چکم ئامانجی ساسەکن کەیسەکەیە بەڵێ ئەگەر ئەم شوانە هەبێت ئەو کاتانەی کە پیا و بەریەکەوتنێکی دروست بەگەڵ خێزانەکە چکم ئەگەر بگەڕێتەوە ماڵەکەی بەزەخت تون و تیژی و کێشەکە خورسترە بێ وەچێتە دەرەوە لە ئوتێلەکانە بە زەحمە دۆرەگیرەوە کە چوە دەستی دووسێشەوە ئیشەکەی لە خورسترە بێ حەز ئەکات بیپارێزێت بەڵێ ئەگەر شوێنێکە بێت ئەو پیاوانێکی هۆی کێشە خێزانەکانەوە بۆ چەند ڕۆژێک ماڵەکانیان بەجێ دیێڵات کێشەکانیان ئاسانتر چارەسەرێکەوە کوی بچێتە دەستی دووسێەوە زۆر باشە کاک بورهان علی سکرتێریەکێتی پیاوانی کوردستان سپاسکان بانێ لەگەڵمان نابووی سپاس بۆ بەڕێستان دەستە خۆش بات مادوو نەبن.